هەر ئەم هاوکێشێ بە پێشەکی و ئەنجامێکەوە ئەمەیەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێ کردووە فەرمێ الجەماعەة ڕەحمەة والفرقة عذاب. ئەم حەدیثە کە شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ بە حەسەنی ناساندووە لە تەخریجی حەدیثەکانی کتێبی ئەسسونەی ئیبن ئەبی عاصمە لە مجەلەدی یەکەم لا 44 فەرمێ کۆمەڵکاری ڕەحمەتە، مایەی ڕەحمەتە، لە بوار و بازنەی ڕەحمەتایە، لە کات و شوێنی ڕەحمەتایە. بەڵام تەفرەقە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئەم فورقەیە ناکۆچی و دووبەرەکی و تەفرەقە تێکەوتنە ئەمە سزایە، ئەشکەنجەیە، ئازاری دەرونیە، ئازاری جەستەییە، شکستەییە. هەر ئەم ئەنجامەش لە ئاەتەکانی ترا بە شێوازی جیاواز ئەخرێتە بەرچاوی مسلمانان تا لە زاتیەتی خۆیانەوە بەرەو ئەندامەتی خواویستانەی حیزب الله هەڵکشێن، پەیامەکەی خواوەل نەکەن بۆ دید و هزری خۆیان، وەکو ئەو حاڵەتێکی ئێستایی بینی. خەڵک قورئانەکەی واز لێ هێناوە چۆتە سەر بەرنامە و مەنهەجێکی تر شەو ڕۆژ حیزبیانە پێوەی پابند بە متعەسیب و چۆرانە. یخوای گەورە ئەوە کە بەسەرەکی ترین هۆکاری تەفرەقە و خەتخەتێن و ململانی ناوخۆ کە ئەنجامەکەشی دیارە زەلیلی دنیا و چاوشۆڕی قیامەتە. ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم. چۆن ئەوانی پێشوو فەرمووی أولئك سيرحمهم الله بۆ ئەمانەژە فەرمێ وأولئك لهم عذاب عظيم. ئەوانی پێشوو ئەوانە فەرمانیان بە چاکە کردو، بەرهەڵستی خراپەیان کرد و نوێژیان کرد و زەکاتیاندا و کۆمەڵکارانە هەموو ئیشەکانیان کرد، خوای گەورە فەرمووی ئەوانە بن بە حیزب الله وسيرحمهم الله. بەڵام لێرە ئەم حەزەرەی بەم شێوەیان داوەتەوە عەکسی ئەوە ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم. وەکو ئەوانەتان لێن نەیە کە دوایەوەی پەیامی ڕۆشنکەرەوەی خواییان بۆ هاتبوو تەفرەقەکەیان تێکەوت و کەوتنە بەربەرەکانێ و تێکشکانی یەکتری و ململانێ و شەڕەپاڵی یەکتری. ئەوانە سزای زۆر بەژان و سەختە درێن، خوا لاماندا. ئەم ئاەتانە و فەرمودەکە هاوکێشەیەکی تری نەگۆڕە خەنە بەردەست مسلمانان کە ئەمیشیان پێشەکی و ئەنجامی هەیە کە بریتە لە ڕەحمەتی خوای گەورە پاداشی ڕاکۆییە و ئەشکەنجەی خوای گەورە سزای ڕاجوێی و ناکۆچی. ئاەتی دووەم مژدەی سەرکەوتنەکەی تایە فإن حزب الله هم الغالبون. ئەمەش ئەنجامی پێشەکی پێشترە دوای لوتفی خوای گەورە. پێشەکیە داواکراوەکە بەجێهێنانی فەرزێتی برایەتی دیندارێتەکەیە کە وەلای ئیماندارانەیە. ئەمە پێشەکیەکەیە مەرجی سەرەکی سەرکەوتنەکەشە. ئاەتەکە بە من دەست پێەکە کە ئامرازی مەرجە ئەداتی شەرتە. مەرجەکەش بریتە لە وەلا بۆ خوا و بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئیمانداران، واتە بە خەمەوە بوون و لەسەرکردنەوەی قورئان و سنەت و مسلمانە دیندارەکان يتولى الله ورسوله والذين آمنوا. ئەمە ڕستەی مەرجەکەیە. وەڵامی مەرجەکەش کە ئەداتی شەرتەی خوازێ مژدەکەیە فإن حزب الله هم الغالبون. يعني ئەو کەسانەی کە وەلایان بۆ خوای گەورە و بۆ پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام و برایەتی دینیەکەیان بە قووەت کردووە وەلاءەکەیان بۆ مسلمانانە إنما وليكم الله ورسوله والذين آمنوا. نەتیجەکەی ئەمە دێتەوە فإن حزب الله هم الغالبون. ئەنجا سەرنج بدەرە ڕیزبەندی مەرجەکە يتولى الله ورسوله والذين آمنوا. داعیە ڕەسەنەکە وەلای خۆی لەسەر خواویستی شوێنکەوتنی پێغەمبەری خوا دامەزراندووە عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە ئەگەڕێت چێ قورئان و سنەتی کردو بە ڕێباز و بۆ خوا سوڵحاوە بە برای دینی خۆی دائەنێ و پەیوەندی برایەتی دینیەکەی لەگەڵا دائەمەزرێن. کەوابوو زەمینەی برایەتیە دینیەکە کە مەرجی ئەندامێتی حیزب اللهە و ئەوەشە ئەدگەێنێتە سەیەرحەموهم اللهە کە لەسەر پابەندبوون بە قورئان و سنەت دائەمەزرێت کە بە دیدی سەلەفە بێ، واتە یاوەران و تابعین و تابعی تابعین. ئەو کۆمەڵە خواویستەی ئەوە ڕێبازیانە چوونە ڕیزیانەوە فەرزە. خوای گەورە فەرمانی بە پێغەمبەرەکەی داوە عەلەیهی سەڵات وسەلام و جەنابیشی صلی الله علیه وسلم بە مسلمانانە فەرمێ منیش ئەمرتان پێ ئەکەم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو حەدیثە صەحیحەیە وای باز کرد کە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ لە ئەلحارثی ئەشعەریەوە جێڕاوێتی و شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ بە صەحیحی داناوە و منیش لە فەرمودەکەیە باسم کردوتەوە بە تەفسیل
لا نوري الري بيغمري خو عليه الصلاة والسلام فرمي وأنا آمركم بخمس الله أمرني بهن الجماعة والسمع والطاعة والجهاد والهجرة يعني والهجرة والجهاد للرواية التريه منش فرمانتان بە 5 شت پێ ئەدەم کە خوای گەورە فەرمانی پێم داوە کۆمەڵکاری و جۆڕایەڵی و ملکەچی و هیجرەتکردن و جیهاد ئەم فەرمودەیە تەوەرەیەکی سەرەکی ئەم بڕگەباسە ئێستامان فەرمودەکە بە یەکەمین هەنگاو دەستپێکا کە کۆمەڵکاریەکەی ئەلجەماعە چونکە بەرپاکردنی جیهاد بە پێهەبوونی کۆمەڵێک مسلمانی خواناس و سەرڕاست بەوان ئەنجامەدرێت بەبێ هەبوونی جەماعەتێکی کۆمەڵێکی مەبدەئی کە لەسەر مەنهەج کۆبوونەتەوە بەبێ ئەمانە ناکرێت ئەم کۆمەڵەشە بێ بە پەیوەندی برایەتی دینیەوە بە یەکترەوە پەیوەست بوو بن و یەکتریان لەبەر خاتری خوای گەورە خۆش بێ و بە خەمی یەکترەوە بن پشتگیری یەکتر بن لایەنگری یەکتری بن سەرپەرشتیاری یەکتری بن وەلایان بۆ یەکتری بێ برایەتی دینیش لە پابەندبوونی خواناسانەوە دێ بە قورئان و سوننەت کە زەمینەی دید و هەڵوێستی کۆمەڵکاریەکەی ئەم کۆمەڵکاریە بێ ئەمیر ناشێ چونکە ئەمیر وەکو مێشکە وەکو سەرە کە ئاڕاستەی شیا و سازا و کۆمەڵکارانە لە یەک کاتە ئەداتە ئەندامانی جەستە تا پێکەوە بۆ هێنانەدی یەک مەبەست ببزوێن تۆ سەیری سەری خۆتت کردووە یا من لەم کاتەیە کە ئێستا قسە ئەەکەم سرم ئاڕاستەکانەدا مێشکم ئاڕاستە ئەدا بە زمانم وا بڵێم بە بیرکردنەوەکانم کەلیمەکان ڕێخەم بە چاوم ببینم و بخوێنمەوە زاکرم ئاەتەکان بێنێتەوە پێشێ یان بڕوان مەسەنەدەکان یان دەستم بجوڵێنم یان هەموو ئەم حرەکاتانەی لەشم کە بەشدارە بن لە کاتی قسەکردنەکە ئاڕاستەکە سەرەیدا سەری ناتەواو یان جەستەی ناتەواو بزاوتی ئیفلیجانەی هەیە کەی مەرکەزی دروستە بێ ئەو مێشکەی کە ناتوانێت ڕێک و پێک ئاڕاستە بدا ئەندامەکانیشی ناتوانن دروست و شیاو ببزوێن ئەو کاتە وەکو حرەکەتێکی شەلەل ئێوە دیوتانە کابراە کە گۆجە یا شەلەل لێداوە چۆن حرەکەتەکە جسمی چۆن حرەکە دەکا اینجا ئامانج لە کۆمەڵکاریەکەی کە لەو سەرەوە دیاری کراوە لە ئەوەڵیەوەدا الجەماعەت و ئەوانە کە جیهادەکە لێرە کۆمەڵکاریەکە ئەمیرێگە خوازێ ئێمە ئەگەر جەماعەتەکەمان بۆ دروست بوو یا ئەمیرەکە دروست بوو جەماعەتەکەی لێکۆ بووبەوە کە بەرەو جیهادەکە ڕۆن و سەمع و تاعی بۆ دەرەبڕن ئەم ڕوکنانەی کۆمەڵکاریەکە کە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆمان هاتووە لە زۆر فەرمودەی تریشە ڕاشکاوانە ئەمیرەکە بە تەوەری سەرەکی کۆمەڵکاریەکە دانراوە تەنانەت لە کۆمەڵی سەفەریشە هەروایە کە سێکەزە بن یان زیاتر ئەبێکێکیان بە ئەمیر دابنێن ئێمە پێشتر ئەمەمان باسمان لە کۆمەڵکاری و ئەمیرەتی کردبوو و هەروە لە زنجیرە دەرسی کۆمەڵکاری و ئەمێرێتیەکە ئەمە بە تەفسیل باس کراوە بەڵام لێرە ئاماژەمان بە دوو ڕەفتاری شۆن کەوتوانی مەنهەجەکە کردو کە یەکەم جۆڕایەڵی و ملکەچیە بێگومان یعنی جۆڕایەڵیەکە سەمع و تاعە هەردووکیان جۆڕایەڵی و ملکەچی کۆمەڵکاران بۆ ئەمیری کۆمەڵکاریەکان لە گەورەترین سیما و سیفەتی و کۆمەڵکاریەکانە هۆی پاراستنی یەکبوونی قەوارەی کۆمەڵکاریەکە و هۆی چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکان و ناوکۆیەکان و ڕاگرتن و ئاراستەکردنیانە لەسەر ڕێبازی واتە لەسەر دید و هەڵوێستی دەستە جەمعیان کە لەسەر مەنهەجەکە بووە چونکە ئەمیر لە هەمویان زیاتر مەنهەجەکە شارەزاترە ئەنجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەلهیجرە هیجرەمان لە بڕگەی 11 پێشتر ئاماژەمان پێدا و باسمان لێوە کرد کە بە ئاماژێ بە چەندین ڕەهەند و سوودی هیجرەتەکە هیجرەتێکیان لە سەرەتاوە وەڕوجزە فەهجر دوورەکەویتەوە لە گوناحکاری دووهەم هیجرەتە لە جاهیلیەت هیجرەتە لە قیەمی جاهیلی لە دید و تێڕوانینی لە فەلسەفەی لە ڕێساکانی لە بنەماکانی خێزان و لە مۆدێلات و لەو عادات و تەقالیدانەی کە کۆمەڵگەیەکی عەلەمانی لادینی دروستێکە تۆ ئەبێ لەمە دوورکەویتەوە ئەنجا ئەگەر شوێنێک و داڵدە و مەوایەک هەبوو ئەمیر فەرمانی دابوو کە وەرن بۆ ئەو داڵدە و مەوایە ئەو کاتە هیجرەی جەستەیی یەکەیت و بۆ ئەوێ هەروکو ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لەبێ لە کتێبە بنرخەکەیە کە ناویناوە طەریق الهیجرەتەین ڕێگای دوو هیجرەتەکە هیجرەتێکیان بەرەو خوای گەورەیە وەڕوجزە فەهجر و خۆپاکردنەوەی لە جاهیلیەت هیجرەتی دووەم بەرەو پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام کە لە مەدینە دارالئیسلامەکەی دروست کرد ئەمەش بە هەمان شێوێ ڕێسایە لە هەر وەختێکا کە دروستە بێتەوە تۆ تا لە ناو کۆمەڵگەی جاهیلیەکەیان
ئەبێ قیەم و داب و نەریت و دید و تێڕوانین و هەڵسو کەوت و بزاوت و مۆدێلاتی جاهیلیەکە واز لێبێنی. ئەگەر دارالمەوەکەش دروست بوو دارالئیسلامەکە دروست بوو ئەمیری هیجرەتەکەی بە فەرماندا بە سەرتانە ئەڕۆن بۆ ئەوێوکە. ئەلهیجرەکە ئەم هیجرەیە وتمان زۆرینەی جار هیجرەتکردن بێتە قۆناغی ڕاستە و خۆی پێش قۆناغی ڕاگەیاندنی جیهادەکە، چونکە پێشەچی و هاوڕێی جیهادەکەی. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاوا هێناونەتەوە پێکەوە لە دوو ڕیوایاتی مختلف، الهیجرة والجهاد، ڕیوایەتی تری الجهاد والهجر. ئەنجا الجهادەکەش کۆتایی ئیشەکەی. وأنا آمركم بخمس الله أمرني بهن. چین ئەمانە الجماعة والسمع والطاعة والهجرة والجهاد. جهادەکە ئیتر ئەم هەموو ئیشکردنەمان لەسەر منهەجەکە و سەمع و تاعە و ئەمیر دەربڕینەکە و هیجرەتکردنەکەمان بۆ هێنانەدی جهادەکەیە، ئاماژەیە بۆ گەورەی و گرنگی جهاد کە لێرە بۆتە مەبەستی ڕەفتارەکانی پێشتر. لە هەمان کاتیشە جهاد وەسیلەی هێنانەدی مەبەستە گەورەکەیە کە پاراستن و دەرخستنی بانگەوازی خواویستی و بەرگریە لە مسلمانان و لە مقدساتیان، کەوا بوو بە پێکهێنانی کۆمەڵکاری و جۆڕایەڵی ئەمیر و ملکەچی فەرمانەکانی کۆمەڵێک پێشڕەوی ڕەسەنی جیهادیدا ئەمەزرێ کە بە هیجرەتکردنەکەشیان ئامادەی جیهادەکە. دەقەکان کە برایەتی دینی و وەلای ئیماندارانە بۆ مسلمانان ڕوونەکەنەوە زۆرن، داواکەن لەسەر ڕێسای ئەو وەلاە بەو پاچی و سەرڕاستی و جدێتیە کۆمەڵکاری جیهادی دروست بکەن تا بتوانن ببن بە بەرگریوانی ئیسلامیەک. یا أيها النبي حرض المؤمنين على القتال. ئەی پێغەمبەری خوا مسلمانان لەسەر جەنگ و کوشتار هەندە. ئەگەر مسلمانانە خۆیان تۆکمە نەبوو بن بە برایەتی دینی وەلای ئیماندارانە هەمویان وەکو یەک جەستەیان لێ نەهاتوێ چۆن ئەمانە ڕۆن و جیهادەکەک. فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك وحرض المؤمنين عسى الله أن يكف بأس الذين كفروا. لپێناوی خوایە جیهادەکە بکە. بە پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام تەکلیف لە غەیری خۆت مەکە، بەڵام مسلمانان هاندە لەسەر جەنگ و جیهادەکە تا خوای گەورە بیکاتە مای ڕاوەستانی زەبر و زەنگی کافرەکان و لادانی دەسەڵات و تۆغیانیان. بێگومان ڕاوەستاندن و ڕەتکردنەوەی زەبر و زەنجی کافرەکان و لادانی هێز و قووەتیان هەر بە کۆمەڵێکی عەقائیدی جیهادی ڕەسە نەبێ کە هەمویان بەهاندان لەسەر جیهادەکە خرۆشابن، لەسەر منهەجەکە کۆبوونەتەوە، بە دیدێکی عەقائیدی پەروەردە بوون، بە برایەتی دینی پتەو بوون، بە وەلای ئیمانی یەکتریان سەرخستووە بوون بە یەکلاشە و یەکجەستە. ئەنجا ڕوویان لە جیهادەکەی هیجرەت و جیهادەکەیان ئەنجام داوە و پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام تەشجیعی کردوون وحرض المؤمنین عسى الله أن يكف بأس الذين كفروا. ئەمە شەکە لە حەدیثی قودسیە بە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام وقاتل بمن أطاعك من عصاك. بەو کەسانەی ملکەچیت بۆ دەرەبڕن و جۆڕایەڵی دەکەن بجەنگێ بەرامبەر ئەوانەی کە سەرپێچیان کرد. کەوابوو پێویستە ئەوە لا ببێتە بەڵگەنەویست کە کۆمەڵکاری بۆ جیهادکردن مەرجە و زۆر گرنگە، چونکە بەرهەمی جیهادەکە کە سەرکەوتنەکەیە بۆ بەسراوەتەوە دوای فەزڵی خوای پەروەردگار و منەتی خوای گەورە. کۆمەڵکاریەکەش لەسەر پەیوەندی پتەوی برایەتی دینی و وەلای ئیماندارانەدا ئەمەزرێ ومن يتولى الله ورسوله والذين آمنوا فإن حزب الله هم الغالبون. هەر کەسێ بەڕاستی و سەرڕاستانە وەلای خۆی بەخوای گەورە و بە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام بدا، هەروەها بەو کەسانی کە باوەڕیان هێناوە ئەوە ئەندامی حیزبەکەی خوای گەورە. حیزبەکەی خوای گەورەش بە تەکید زاڵە.